بەناوی خی گەورە ئێمە وەکو بەرپرسی ناوەندی باڵای خولەکانی بەردەڕەش بڕیارماندا بەکردنەوەی خولێکی تۆی پێ بۆ 8 تیپی سنووری بەردەڕەش بەناوی خولی هاوپەیمانی کوردستان تەحالف کوردستانی خولەکە لەلایەن کۆمیتەی شێخان کاندید خات و ڕۆنزە زیاد سیدۆبە کاندیدی ژمارە 26 لە بازنەی دوی مووسڵ سەرپەرشتی خولەکە دەکاتن ستافەکەمان ئەرکی بەڕێبردننی خولەکەی لە ئەستۆگرت و سپاس بۆ خی گەورە خولەکەمان حتا ئێرە هێنا ئەمڕۆ یاری کۆتاییە خولەکە بە جوانترین شێوە بەڕێوەچوو لەسەر دەستی ستافێکی ئاکادیمی خولەکە بەڕێوەچوو و خولەکە زۆر بە کۆک بڵین بۆ زۆر بە بێکێشە و بێگرفت بڕ سڕای ئەوەی کە چەند کەسانێک ڕێگریان لە بەردەم خولەکانمان کرد بۆ ئەوی خولەکەمان پچی بکەوە خولەکەمان بۆ سێ بەڵام ئەمە خولەکەمان بەردەوامی هەیە و درێژەمان بە خولەکانماندا.